چاوزار و حەسادەت یەکێکن لەو دەردەکوشندانەی کە زۆر کەس پێیانەوە گیرۆدە بووە و زۆر کەسیشی تووشی دەردەسەری و ناخۆشی و ناڕەحەتی کردووە و زۆر کەسیش لە ئەنجامی چاوزار و حەسادەتدا تووشی دڵتەنگی دەبێت و زۆر کەسیش جاری وا هەیە تەنانەت شیرازەی ژیانیشی تێکچووە لە ماڵەوە جا بۆ ئەوەی پارێزراوبی بە ئیزنی خوای گەورە لە چاوزار و حەسادەت ئەم چوار خاڵەت جێبەجێ بکە کە پێت دەڵێم بە ئیزنی خوای گەورە پارێزراو دەبێت لە چاوزار و هەروەها لە حەسادەت. بەڵام بەر لەوەی کە دەست پێ بکەین ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانە سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان کەوە لایک و کۆمنتت بیر نەچێت بۆ ئەوەی تۆ یەکەمین کەس بی کە ڤیدۆکانی ئێمەت پێدەگا ڕۆژانە ئێمە ڤیدۆی بە سوود بۆ تۆ دەنێرین سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە و لەو خێرەشدا بەشدار بە بیگەیەنە بەوانەی کە نەیان بیستووە و هەروەها نەیان بینیوە بە ئیزنی خوای گەورە لەو خێرەدا بەشدار دەبێت. یەکەم لە هۆکارەکانی پارێزرانی ئینسان لە چاوزار و حەسادەت بریتیە لە پشت بەستن بە خوای پەروەردگار و متمانە هەبوون بە خوای پەروەردگار. بڕوات وا بێ کە هیچ شتێک بەبێ ئیرادە ویستی خوای پەروەردگار نابێت ومن يتوكل على الله فهو حسبه. خوای گەورە فەرموویەتی هەر کەسێک تەواو تەوەکولی لەسەر خوا بێ پشت بە خوای پەروەردگار ببەستێ خوای پەروەردگاری بەسە. بەڵام لە بیرمان نەچێت پشت بەستن بە خوای پەروەردگار مانای ئەوە نییە کە ئینسان هۆکارەکان لەبەر چاو نەگرێ بەجێبەجێیان نەکات بەڵکو ئینسان دەست بە هۆکارەکانەوە بگرێت ئەنجا دڵیشی بە خوای پەروەردگار قایم بێ و دڵی بە خوای گەورەوە ببەستێتەوە متمانەشی بە خوای پەروەردگار هەبێ کە هیچ شتێک بەویست و ئیرادەی خوای گەورە نەبێ نابێت لە ژیاندا ئەو متمانە بوونە و ئەو تەوەکول و متمانە و ئەو پشت بەستنە بە خوای پەروەردگار وات لێ دەکات بەهێز بیت و هەروەها پارێزراو بیت لە زۆر شتیش زیان بەخش بە ئیزنی خوای پەروەردگار. دووەم لە هۆکارەکانی پارێزرانی ئینسان لە چاوزار و حەسادەت بریتیە لە شاردنەوەی نیعمەتەکان. بە ئەندازەی پێویست نەبێ نیعمەتەکانت دەرمەخە لە بەرچاوی خەڵک چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم نیعمەتەکانتان بشارنەوە چونکە هەموو نیعمەتێک حەسوودێک هەر هەیە حەسادەتی پێدەبات تەنانەت جاری وهەیە شتێکی زۆر گچکە کەسانێک هەر هەن حەسادەتی پێدەبن و جاری وهەیە چاو و نەفەسیشی لەسەر دروست دەکەن. بە ئەندازەی پێویست نەبێت نیعمەتەکانت بشارەوە ئەنجا عەرزیان مەکە و کەشخە و فیزیش بەو شتانەوە لێمە دەکە خوای گەورەوە پێی داوێ چونکە جاری وایە دەسەڵاتی تۆی تێدا نییە خۆت بە شتێک هەڵمەکێشە کە دەسەڵاتی تۆی تێدا نییە و خوای گەورە پێی داوێ لە ماڵ و سامانە لە جوانیە لە دەنگ خۆشیە لە هەر ناز و نیعمەتێکی دیکە کە خوای گەورە لەو دنیادا پێی داوی عەرزی مەکە و کەشخە و فیزی پێوە لێمەدا بە ئەندازەی پێویستیش نەبێ دەری مەخە بەتایبەتی لە بەرچاوی کەسانێکی حەسوود. ئەو شاردنەوەی نیعمەتانە وا دەکا کەسانی حەسوود حەزادەتت پێ نەبن و هەروەها کاریگەری چاو و نەفەسیشت لەسەر دروست نەبێت. سێم لە هۆکارەکانی پارێزرانی ئینسان لە چاوزار و حەسادەت بریتیە لە تەقواداری و چاکەکاری و هەروەها پابەندی بە شەریعەتی خوای پەروەردگارەوە چونکە زۆربەی جار شەیطان کە زیان لە ئینسان دەدات لە دەرگای ناشەرعیەوە و بێفەرمانی خوای پەروەردگارکردن و بێشەرعی و هەروەها گوناه و تاوان و مخالەفەی شەرعیەوە لەو دەرگایەوە دێتە ژوورێ و زەرەر و زیان لە تۆ دەبا و جاری وهەیە کاریگەری خراپەت لەسەر دروست دەکات. بۆیە هەمیشە پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بە ئەنجا چاکەکار بە بەتایبەتی بەرامبەر بەو کەسانەی کە حەسوودن جاری وهەیە چاوی حەسادەتت لەسەر لا دەدەن ئەگەر لە بەرامبەریاندا چاکەیەک بکەی ئەنجا تەقوادار بە و پابەند بە شەریعەتی خوای پەروەردگارەوە ئەو کەسانەی کە تەواو پابەندن بە شەریعەتی خوای پەروەردگارەوە یەکێکە لەو هۆکارانەی کە خوای گەورە لە زۆربەی ئەو شتانەی کە زیان بەخشن لە ژیاندا دایان پارێزێت. چوارەم لە هۆکارەکانی پارێزرانی ئینسان لە چاوزار و حەسادەت بریتیە لە خوێندنی زیکرەکان بەتایبەتی زیکرەکانی بەیانیان و ئێواران و هەروەها زیکرەکانی پێشخەوتن. ئەو زیکرانە لە بیر مەکە چونکە کاریگەریەکی زۆر گەورەیان هەیە لە پارێزرانی ئینسان بەپێی ئەو ئاەت و فەرمایشتانەی کە باز دەکەن بەتایبەت زیکری بەیانیان و ئێواران و پێشخەوتن ئەنجا ئایەتەل کورسی سێقولەکان فاتیحە ئەنجا هەموو ئەو دوعا و پاڕانەوانەی کە هاتوشن پێغەمبەر باسی کردوون صلی الله علیه وسلم لەسەریان بەردەوام بەوە بیان خوێنە و لە بیریان مەکە بەتایبەتی لە بەیانیان و ئێواراندا بە ئیزنی خوای پەروەردگار خوای گەورە دەتپارێزێت لە هەر شتێکی زیان بەخش بەتایبەتی لە چاوزار و هەروەها لە حەسادەت. ئەم چوار شتە لە ژیانتدا تاقیب بکەوە و جێبەجێ بکە بە ئیزنی خوای گەورە لە چاوزار و هەروەها لە حەسادەت بە دوور دەبێت. ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو بینێرە بۆ هاوڕەکانت بۆ ئەوەی خەڵکیش سوودی لێ ببینێت سەبسکرایبی یوتیوبەکانمانت لەبیر نەچێت بۆ ئەوەی ڤیدۆکانت زوو پێ بگەن و هەروەها لایک و کۆمنتیشت بیر نەچێت بۆ ئەوەی لەو خێرەدا بەشدار بێت.
خوای پەروەردگار هەموو لایەک پارێزراوکە و تاکو ڤیدیۆیەکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە دەسپێرن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.